ئێرە بەردەم ئەو پردە تازەیی بەردەم بینای پارێزگایە بەهۆی کۆبوونەوەی ئاوێکی زۆر لێرە ئاستەنجی بۆ هاتوچۆی شۆفێران دروست بووە بە جۆرێک هیچ ئۆتۆمبیلێک بە ژێرە ئەو پردەدا ناڕوات. دیارەمە جاری یەکەم نییە ئاو لە ژێر ئەو پردە کۆ دەبێتەوە کە ئاستەنجی بۆ شۆفێران دروست دەکرێت. ئەمە یەکێکە لەو پردانی کە پارێزگاری کەرکووک لە ماوەی کارکردنیدا شانازی بە دروستکردنیەوە دەکرد، بەڵام ئەمە بۆ جاری دووەمە ئاوی تێدا کۆ دەبێتەوە بەهۆیەوە شۆفێران ناتوانن بە ژێریدا یعنی بە ئاسانی بپەڕێنەوە. Bravo.